تاوتوێ بە سپۆنسەری لاڤارج لە عێراق، فاروق هۆڵدینگ، کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتانە بێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. دیارە کۆمپانیای چاوی گەشتیاری ڕایگەیان کە لە سەرەتای ئەم مانگەوە بە هۆکاری جیاواز گرفتیان بۆ دروست دەکرێت بەوەی کە یەکێک لە پرۆژەکانیان بە ئەنجام بگەێنن. لە بەرامبەریشدا شارەوانی سلێمانی دەڵێت کە دەبێت ئەو پرۆژەیە کارکردن تیایدا ڕابگیرێت بە هۆکاری ئەوەی کە زیانی دەبێت بۆ سەوزایی ئەو سنوورە و زیانی دەبێت بۆ شەقامی سەرەکی ئەو سنوورە. گرفتەکان تاوەکو ئێستا بەردەوامن. چاوی دەڵێ ئێمە دەلیلی یاساییمان هەیە بەوەی کە ئەو زەوی خۆیانە ڕێگەیان پێدراوە بۆ ئەوەی کە کاری تێدا بکەن. لە بەرامبەریشدا شارەوانی سلێمانی دەڵێت کە ئەوان مۆڵەتی کارکردنیان نییە. من ئەم شەو هەوڵ دەدەم ڕاست و دروستی ئەم بابەتە بخەینە ڕوو و تاوتوێ بکەم لەگەڵ هەندێک پرسی دیکەدا لەگەڵ میوانەکەم شاسوارە عەبدولواحید، خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالیا. زۆر سپاس دەکەم بەڕێزانەوەکەمی شێوەش دەرفەتان هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە پەیجەکانی NRT گفتوگۆکەمان فراوانتر و دەوڵەمەندتر بکەن بە سەرنج و پرسیارەکانتان. دیسان سپاس دەکەم کاک شاسوار. مەبەستمە بزانم کە بە دیاریکراوی کێشەی ئەم زەویە چییە؟ هیچ ئەمەی کە بڕیارەکاری هیچ بۆچی ئاوا بۆ بەگرفتەوە کارکردن دەبێت یای ڕابگیرێ؟ شارەوانی سەرنجی هەیە لەسەری؟ من تەسەوڕەکەم ئەوەی کە یەک تۆزاگەی لە وەزعی سلێمانی بێت و ئاگای لە ئیش و کاری دایرەکان بێت و ئاگای لەوە بێت کە چییە بە چمە بەستێ سێ چوار هێزی جیاوازە نێرێتە سەر شوێنێ لی تێگا کە ئەم مەسەلەیەکی قانونی نییە. ئەم مەسەلەیەکی دروستکراوە و کۆمپانیای چاوی خۆیان ڕاهەنگاندبوو کە ئەمە شتی تری لە پشتوێ من حەز ناکەم بەڵێ کە من تەمان حەز ناکەم بچمە شوێنی ئەوان و لە بریان قسە بکەم، چکان خۆیان ئێستا مەجلیسی ئیداری خۆیان هەیە، مدیری خۆیان هەیە و ڕاگەیاندای خۆیان هەیە، کۆنفرانس ڕۆژنامەوانی خۆیان کردووە. بەڵام ئەوەی کە من ئاگادارم بۆ پێی من کاتی خۆی ئەو پرۆژێ لە نالیاوە جێبەجێکرا و من کاتی خۆی لە ورد و دروستیشەکان ئاگادارم. باشە حەزکەم بۆ هەموو بینەرێکی ڕووم کەمەوە کە پرۆسەی مۆڵەتی وەبەرهێنان لەگەڵ ئیجازەی شارەوانی لەگەڵ سوڕەقەیت چی پێویستە. یەکەم جار خەڵک خەریتەیەک پێشکەشەکە، ئەم خەریتەیە چێتە شارەوانی. باشە ئەگەر یارمەتیم بن ئەمە مۆرەکەیە، مۆری ماسەرپلانی شارەوانی کە یەکەم جار خەریتەی مەشروعەکە پەسەندیەکەن. ئەوەش یەکەم چالاکی، هەر یەکەم چالاکیە VVIP ڤێلا گێست هاوس، هەر یەکەم دانەیە ئەگەر سێری بکەن. ئەمە بەڵێ بیزەبێت. ئەمە خەریتەی پرۆژەکەیە بە کاملی کە شارەوانی پەسەندی کردو. بەڵام ئێستا شارەوانی دەڵێ ئێوە مۆڵەتان نییە، جامن ئەمە مۆڵەتی نییە بۆ کارکردن. کارزانمشەکەوێ لەم وڵاتەیە لەگە ڕێز و حرمەتان بۆم و لایەک و پەژنێکی قایم بێ لە ڕووی بینەران درۆ چییە؟ خۆی سەم کەس توانێت قسە بکات، هیچ کەسێکش لەسەر قسەی هەڵە و لەسەر قسەی ناڕاست و لەسەر درۆوانە کەسی بینیەوە تا ئێستا محاسبە کرابێ. من باسی مستەمسەگەکەم کە من قسە ئەەکەم بە مستەمسەگ قسە ئەەکەم کەیەکێک بێ بەرامبەر تۆ قسە بکات. من سە باسیەوە بۆکەم وەڵام یەکەم هەنگاو خەریتی پرۆژەیەکەکەی تەقدیمی وەبەرهێنانێکی وەبەرهێنانی بۆ شارەوانی تەزیقیەکە. ئەوە من پیشانممان بەدەستمەوەیە تەزیق کراوە مۆری شارەوانی پێوەیە. دوای ئەوە ئەچێتە پرۆسەکانی وەرگرتنی مۆڵەتی وەبەرهێنان، مۆڵەتی وەبەرهێنان وەرەگری. دوای ئەوە ئەرزەکە بە پێم خەریتەیە بۆ ئیفرازەکەن. خەریتەیەکم هێنا بۆ ئەگەر عەزەر نەبێت. ئەمە دوای ئەوە کە ئەو خەریتەیە و تەزیق کرا و مۆڵەتی وەبەرهێنان وەرگرت ئەچیتە شارەوانی. ئەمە شارەوانیە دە و خەریتەیە بۆ ئیفرازەکە. ئەمە هەموو ئەنجومەنی شارەوانی ئەوە نووسراوە کە ئەرزەی ژمارە ئەوە بۆ ڤێلای شاهانە، وەک ڤێلای شاهانە بەشی کە ڕقم 27 تەرقیم. ئەمە بەشی 27 لەم سەرۆیە کە تەرقیم کراوە 27 بۆ ڤێلای شاهانە ئیمزای هەموو ئەندامەکانی ئەنجومەنی شارەوانی لەسرە بۆ بورە. جگە لەوەش ئەو خەریتەیە چۆن ئامادەکرێ و ئەنجومەنی شارەوانی سەوتی لەسەرات
شعبەی هونەری هەیە بەشی هونەری هەیە کە خەریتەکە و بۆ چێگەکاتەوە بۆ ئیفرازکەوە بۆ ئامادەکرێ هەموو بەشەکابی ئیمزای بکەن ئێنێن بۆ ئەنجومەنی شارەوانی ئەنجومەنی شارەوانی ئیفرازیەکە ئیفرازەکان ئێرن بۆ تاپۆ ئیفرازیەکە و ئەمە مەرحەلەیەکە دوای ئەوەش هەرەوەش نییە دوای ئەوەی کامە ئیفرازیان کردو شارەوانی یەکەم جار ئەمەی ئیمزا کردو و دوای مەجلیسی بەلدیە و ئیمزا کرد و نردویانە بۆ تاپۆ و دواتر اینجا تەملیکیەکەن شارەوانی هاتۆ پارەی ئەرزەکەی شوەرگرتۆ کە لەسەر سوڕەقەی دەکەوت لە ئەنجومەنی شارەوانی و لە ماستەر پلانیشا هەموو نووسراوە بێرەی شاهانە پارەی ئەرزەکەی شوەرگرتۆ تاپۆی کردو بە ناوی کۆمپانیای چاڤیەوە ئیستا دوای 5 ساڵ لە تاپۆکردن ئەڵێ و مۆڵەتی شارەوانی نییە یعنی تۆ ماستەر پلانە هەبێ مۆری ماستەر پلانی پێوە بێت ئەنجومەنی شارەوانی و هەبێ هەموو ئەندامەکانی ئەنجومەنی شارەوانی بڕیاریان لەسەریا بێ ئیفرازیان کردبێ نردی بێتیان بۆ ئەو مەبەستە مۆڵەت لەمە مۆڵەتتر چییە لەبەر ئەمە ئەسڵی مەوزوعەکەیە جگە لەوەش ئێستا ئەوە هەموو کتابەکانە یعنی ئەوانە چین بەڵێ ئەمانە کە دەستکەی بۆ بینایە تەسبیح حدودیە بێ سوڕەقەی مڵکی صرفی هەیە تەسبیح حدودیشی هەیە بەڵێ ئەمەش ئەمریکی ڕئیس وزەرایە کاڵێ مۆڵەتی شارەوانی نایە لەبەری ئێمە مۆڵەتی وەبەرهێنانمان وەرگرتووە بەزم وەکو پێم وتی ئاتن ئێمە لەبەری لە ئیشی قانونیە تۆکمەین بۆ هیچینێکمان ئەوەشمان کردووە موافقەی شارەوانیشمان کردووە خەریتەکەشمان پێ ئیمزا کردوون و اینجا ئەمری ڕئیس وزراشەیە کاڵێ ئەگەر مۆڵەتی وەبەرهێنان هەبوو هیچ شارەوانی و ناوێت هەموو ئەمانەیش نوکتەکە لەوەیە ئێمە نامانەوە بینا بکەین هەر دەستیشمان پێ نەکردووە یعنی هەر ئاگاشمان لێ نەبووە وەبەرهێنان چۆ کتابی کردوتە سەر کۆمپانیای چاڤیلان چکە ئێمە وەکو کۆمپانیای نالیا بە مقاولات و ئیشە ئەکەین کتابی کردوتە سەر چاڤیلان ئەڵێ بێ لە ماوەی 2 هەفتە دەست بکەن بە ئیش وەبەرهێنان ئەڵێ بە دەست بکەن بەڵێ ئەڵێ لەبەروی ئێوە دەمێکە و چالێکێتان هەیە دەستان پێ نەکرد یعنی نوکتەکە ئەوەیە چاوی نایە ئەو بینایە بکات وەبەرهێنان کردوتە سەر ئێڵێ بن لە ماوەی 2 هەفتەدا بەڵێنامە بدەن ئەگەر بەڵێنامە نەدەن ئیجرات یاساییتان لەگەڵاکەین اینجا چاوی چۆ دەستی کردو بۆ ئیشەکە چیرە لە شارەوانیە دەڵێەوە ئیش بۆکەن باشە بەڵام ئەوان هۆکاری دیکەیان هەیە یعنی بۆ نمونە ئێوە ڕێگری دەکەن لە دروستکردنی شەقامی 100 مەتری ئەمەیان بۆ کاکەزان تۆ جەنابە خەڵکی ساین و شارە دانیشی بینەرانیش هیوادارم جوابێن پرسیان بنەوە کەس شەقامی سەمەتری بینیوە هەر لەگەڵ ڕێزمان شەقامی سەمەتری بوونی نییە شەقامی سەمەتری لە خۆیانەوە بە خەیاڵ خۆیانەوە پردمان هەیە پردی کوبانەیان پردی لای نەخۆشخانی شار هەر پاری 2 دعوەتی خوانی تێچێ چەند ساڵە بۆیان تەواو ناکەی سامانە هیۆن شەقامی سەمەتی دروستکەن پاشان شەقامی سەمەتیەگە دروستکەن بە ئێمە ڕاگیرێت ئەوەی لە ئەلفوبای قانونی بزانین سە تەئکیدم لە بینەرانە محامیمان تایە هەت شەقامی مادام مەسلحەی گشتیە بە هەچ شوێنێکا بڕوە ئەگەر موڵکی صرفی منیش بێ نەخێر هی من نییە هی نازانم کێیە بە پێی قانون ئیستیملاکیەکە و شەقامەکەش دروستەکە ئەوە جار ناجار هەرەوە لەگەڵ ڕێزمە هەر شتی وا هەر نییە ئەوەی خەڵکی سلێمانیش بە ئیستا ئەزانم بڕۆن لای چاویلان وەرە سەرە خەڵکی سلێمانی شەقامی سەمەتیتان بینیوە کە پرۆژە 100 مەتریە دەکەوێتە ناو ئەو پرۆژەوە نەخێرە پرۆژە سەمەتریەکەوتە سەر بناری شاغەکە لای غاباتەکە ناکەوێتە ئەو شوێنە بە مطلقی من بە مطلقی ئەمە کتابیشان بۆ نردوو خەرشمان بۆ کرد جا ئەو بە تەواو بە هیچ شێوەیە ئەکەوێتە بناری شاخەکە نوکتەکەی ئەمان چییە لەبەروی کاتی خۆی لەسەر وەرەقەی ئاوای وەرەقەی بەسیط چون خەتێکیان کێشاوتیان شەقامی سەمەتی دروستەکەین نیانزانیوە ئەم شاخە سلۆپی لە سایال سەیە ئەگەر 100 متر پانی شەقام دروستکەن کەواتە بێ 100 متر ببڕن جارەمیان نەزانێت کە شەقامی سەمەتیە دروست ناکرێ هەج مهندسی گوێی لە من بێ ئەزانێت لەسەر سلۆپا لەسەر شاخ چۆن شەقامی سەمەتی دروستەکەی شەقامی سەمەتی لەس ئەرزی تەختا دروستەکەی ئەمە یەکەم دووەم چۆن ئەو هەموو غابات و دارە ئەبڕنەوە ئەمە دووهەم سێهەم وەڵێن یەکەین بە شەقامێکی سیمەتری و با بە ناو چاویلاندا بڕوات یعنی داواکەیانەوەیە باشە وا فەرەزنا کردیشان بە شەقامی سیمەتی توخوا شەقامێکی سەمەتی بیانە بە دەوری سلێمانی بکەن بۆی ئیزدیحام کەم کاتەوە تۆ شەقامێکی سەمەتی و هەبێت چی باریکێکی توێکی بە 30 متر ئێمە خۆمان شەقامی 60 متریمان هەیە جاگە خەڵک مشکلی هەبێت 60 مترەکە پانتریا 30 متری تۆ چۆن شەقامێکی سەمەتی ئەگەر فەرەزنا هەچەنەم لە خیاڵی خوانە تایسەبوونی نییە جێبەجێشێکی تۆ چۆنی ئەم شەقامەکەیکی بە 20 متر باش ئێگە لە چاویلاندەوە دەرچۆچێتە کوێ و بۆ معلوماتێک کاکەزان شەقامی سەمەتیە لە منی وەرگێت تەحەدایشیانەکەم نەهەیە نەبوونی هەیە نەبێیاڕوا کە بێایشان ئاڕوا لەبەروی هەندێک کۆمپانیای تر و لەبەروی بەرماڵی مامجەلال و دەباشان ئاڕوا لەبەرەوە جێبەجێ ناکەن هیچ ڕەبتێکی بە کۆمپانیای چاویۆنێ چکرد ئەگەر خەڵک عاقڵ بێ بڕوا سەری چاویلام کەیسە بڵێ باش هەرم شەقامە سەمەتیەوە هاو دوایەوە بۆ کۆڕە بۆ کۆرە شەقامی سەمەتی نایە باز نەبێ خڕبێ نە هەریسە من هەمووی سە تۆ جەنابێت هەر حەزەکەم یا بینەرانی سەبیرکەنەوە نە هەرێتە کوێ بەرامبەر چاویلان ئەگە پڕێتوێت ئەم گوندی ئەڵمانیە لە گوندی ئەڵمانی تێپڕ بێ چێتە دەباشان لێ چێتە کورسا دەچێتەوە لای
شتیواکار نییە هەر بوونی نییە هەر شەقامی سەمەتی بەویان نەڕوە شەقامی سەمەتەکە مەفروزە مختەرحیان کردو کاتی کاک بەهرۆز کە محافظ بووە بە پشتەوە دۆڵەر ڕوتی پێڵە نازانم چی پێڵێن بۆی بچێتەوە سەر تونێرەکە بۆی مەساحی شارپان بێ بێڕوە لەبەرەوە ئەمانە هەمووی قسە و قسەڵۆکە و من بەڕاستی یەک هینم هەیە یەک تێبینی بچووکم هەیە تامان لەگەڵ ڕێز و حرمەتمان بۆ بینەرانی ئەزیز پەرژینێکی قایم بێ هەچ کەسێ پێی وابێ ئەم دەسەڵاتە یەک لەبەر خاتی 1000 متر لەبەر خاتی بە حسابی خۆی و کۆڵە سەوزای و نازام شەقاموانە دیفاع لە خەڵک و دیفاع لە سەوزاییەکە ئەوە پێم وایە یا جێلە یا خەڵک بەگێلە زانێ لەبەروی ئەمانە خۆیان هەر بەرامبەر ئێمە 2 ملیۆن متر 2 ملیۆن متری ئەرزیان تاپۆ کردووە لەسەر خۆیان لەسەر خوشکیان لەسەر مناڵەکانیان لەسەر زاواکەیان لەسەر کەناڵی فەزایی هەمویان سیاج کردو 2 ملیۆن متر لەم منطقەی ئێمە بەرامبەر چاوی دارستانەکە غاباتەکان هەمووی تاپۆ کراوە بە ناوی حیزبەوە بە ناوی شخصی خۆشیانەوە وابزانام جەنابشان لێنارتی ڕۆژێکیان کتان بڵاو کردەوە هەمویان سیاج کردووە یەک بەشەر بۆی نییە بێ بچێ ئێستا ئەوان بێماڵە نەڵێ ئێمە سەوزایمان تێگاوە بەس نییە لایانی کەم ئێمە چاویلاندمان دروست کردو خەڵک بە 1000 دینارەوە ئەچێتە چاویلان متعەل لەو هەموو سەوزای خۆشیە ئەبینێ قاپی ئافراغەوە هەڵی ڕژێ لەگەڵ خێزانەکە کاتی خۆش بەسەر بن بڵۆ خەڵگەگە ڕاستکەن خەڵکی سلێمانی با بچن لەو هەموو ئەرزی کە داگیریان کرد بەرامبەر چاویلاند و لای دەباشان و ئەم لاو ئەمبر و بەریجادەکان و لای کورسات و ئەو منطقەیە بڕن با خەڵک چلیا دەقەدان شکاتی خۆش بەسەر بەرێ با بڕن ئەم هەموو سەوزایە تاپۆ کراوە کە سنفەکەی مڵکی زراعی بووە زراعەکان گۆڕێەوە بۆ عرسەکەشان تاپۆ کردووە بە بێ یاسایەوە بەرهێنانیش کردوانە بەناوی حیزب و بەناوی مەسئول و بەناوی فەردەوە بڕۆن ئەوانە ئیستا ئەوانن مووقف بە ئێمە فرۆشنەوەڵێن ئێمە دیفاع لە سەوزای و لە خەڵگەکەین لەگەڵ ڕێز و حرمەتمە هەچ کەسێ باوەڕ بۆ کە پێی وایە ئەمانە بەڕاستیانە لەبەر خاتی خەڵکیانە پێم وایە ئەوێت لە مۆزوعەکە تێنەگات باشە بەڵام یعنی خۆ هەر بەتەنها قسەی ئەوان نییە لەگەڵەوەی شارەوانی وەکو بەهانەیەک باسی دەکا بەوەی کە ئەمە دروستکردنە یان زیاندانە لە سەوزایی لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە پارێزگای سلێمانی ڕێکخراوێکیش کەمپینێکیان دروست کردووە و گرفتیان هەیە لەگەڵەوەی کە دەستکاری سەوزایی شار بکرێ بۆ هەندێک لە ڕێی کێشاتە کردم بزان ڕێکخراوەکەی چییە ڕێکخراوەکەی کێ پشتیوانیەکانێکی کێ مامووی وەکو منجەڵ و سەرقاتیان بەڵێ چاگەزایی کێ و چاو ڕێکخراوە ئەگەر ئازان بڕۆنەوە هەم پارینەوە دیار نامێنە بڕۆن کەمپین لەوان بگرن ئەو هەموو دارستانە تاپۆ کرا و لە خەڵکیان داگیر کرۆ بڕۆن کەمپین لەوان بگرن ئەو هەموو دزی لەم شارەیە کە بڕۆن کەمپین لەوان بگرن ئەو هەموو بێسەروبەری و بێگەوری و بێئاغایی لەم شارەیە هەیە بڕۆن کەمپین لەوان بگرن ئەو هەموو پاری مۆزەف و پاری خەڵکێک بڕۆن کەمپین لەوان بگرن و ڕێکخراوانە لێکوێ بوون ئیستا بۆ بینای کێمە کە یەک لە تەداریشی بەر نەکەوتەوە خۆ کامێرەکان دیارە کامێرەکانی خۆیان هەموو ڕۆژە ڤیدۆ لێ ئێاتەوە لەسەر عەرزێکە لەسەر گڵی یەک لە تەداریشی بەر نەکەوتووە چاویلان تاکە کۆمپانیایە کە 200,000 داری ڕواندووە 20,000 دار بینیوتە ڕێکخراوە بێ دەستخۆشی لە ئێمە بکە ئەوانن باسی دارەکەن ئێمە ئەچین دارە بڕینەوە لەبەرەوەی کاکازان ئەمە شەڕی ترە خۆمان ئێمە خۆمان لە مەسجدی خۆمان تێگەین ئەگەر ئەوانە پیان وابێ بەم شتانە ئێمە ترسین سەر شۆڕەکەین ئەچین سەرانە ئەین پارە ئەین بەڵێ مۆزوعی تر هەیە لەگە کۆمپانیای چاویلاندا ئەرزی کۆمپانیای چاویلاند داگیر کراوە یعنی دیارە بە جۆرە لە جۆرەکان ڕەبتی بۆیە و کۆمپانیای چاویلان کوتم ڕوونکردوانەوە دیارە خۆیان باش لە مۆزوعەکە تێگەشتون و منش خۆم لە دوورەوە ئەوەی من ئاگادار بم و چەند ساڵ لەم شارەیە ئیش بکەم ئەزانم لە کەیە شەڕی پێفرۆشن و ئەژدان بۆچی شەڕی پێفرۆشن باش ئەمەی کامانی کەن نردنی هێزی جیاواز بەدەل لە مؤسساتە ڕسمیەکانی دەوڵەت بەبێەوەی هیچ قەراری پێ بێ ئێستا من ئەم هەموو دۆکمنتەم لەبەردەستە برۆن یەک قەرار کاکە تۆ حکومەتی وا بینیوە بترسێ کتابنیات یەک کتابی وەرهێنان بنێ بڵێ ئیش مەکەن تەواو ئەگەر ڕاستەکەن ئەمەی بۆ چییە قابلە خۆی خۆ لە پیزە نین یعنی پێ بڵێ بڵێەوە کاکەوە بە کتاب منیش پێ ڕاگرم زەلامێ بڵێ بە هەوەز منیش پێ ڕاگرم ئێمە مەڵەتی وەرهێنانمان وەگرتووە ئەگەر ڕاستکەن بۆ وەرهێنان بڵێن بەدەستەوە وەرهێنان بڵێ دەستەوە وەرهێنان پێیان بڵێ بڵێ ئیشەوە سێنی وەستین تەواو بەڵام من کە شخصی خۆم قبولی ناکەم و کە دەستخۆشی لە کۆمپانیای چاویوانیشەکەم کە قبولیان نەکردووە مۆزوع ئیهانەکردنەکە قبول ناکەین سەر شۆڕەکە قبول ناکەین بۆی بزان زەلامە هەیە ئەڵێ نە هەموو کەسێ مەرجنیە کە چاویان لێ گیف کردەوە بترسێت باش من هەندێک سەرنجی ترم خوێندەوانی ینی لەسەرەوەی کە ئەم بابەتە بە تەنها ئەم دیوەی نییە بەقەدەوەی کە وروژاندنی مۆزوعێکی لەم جۆرە لەم کاتەدا دژی ئەو سەرکردانە نییە کە بە جۆرێک لە جۆرەکان ئەوان دژی پارتین لە ناو یەکێتیدا یان لەم سنوورە لەم زۆنەدا وەکو شێ بۆن منە بەشێک لەو سەرکردانی بۆنونە کە لە ماوەی ڕابردوودا سزادران بە وتەی خۆیان لەسەر لێدوانی تون لەسەر پارتی دیموکراتی کوردستان بۆ نمونە لە ناو یەکێتیدا حتا یعنی چاویلان ژنای ئەوانی هێناوە حتما چاوی ناوی هێناوە
بەڵێ کە تەوقیتەکەی ینی لەم کاتەدا مەبەستە لە لێدان لەوان من پێم وایە شتان ڕەتی بۆ نییە و لەگەڵ ڕێزمان کارزانەوەی کە لە ناو یەکێتیە هەندێک کە زیستە بە جنێوان بە پارتی دەموچای خۆی سپیەکاتەوە پێم وایە دەورگۆڕینەوەیە یەکێتی ئیستەیش تاوان لەگەڵ ڕێز حکومەتەوە بۆ یەکێتی نەزان پیاوی ئازایتە پیاوی مەدیتە ئینسانی تیا سەر شۆڕ ناکات بۆ پارە بەڵام ئەو جەماعەتی کە تۆ جەنابێ باسی کردو بە تایبەتی ژۆی کە بەحساب ئەو مشکلی هاتو کۆمپانی چاویلان وابزانناییکیانی هێناوە ناوی شاناس محمەدێنەوە بەڵێ بیزەبێت من پێم وایەوە دەورگۆڕینەوەیە من شخصی خۆم سوورەزانم کاقوبات کە کوڕی هێرۆخانە نایبی ڕێزورە باشە کاک پاڤێڵ هێرۆخانی نێرە بۆ لای کاک مەسعود دەڵێمە وەکو من وایە لە کۆبنەوەکانی مەکتەبی سیاسیا بەشداری ئەکات و لە کۆبنەوەکانی ڕیفراندۆم بەشداری ئەکات لەم لاشۆ پارانە مانانە پارەی نەوت وەرەگرن و نوتی کەرکوو کە ڕۆژگار ولای حکوومەتی عێراق بۆ ڕۆژی 600,000 بەرمی نوتی ئەناب ئیستا کەس نازانێت لەکوێ تەسلیم پارتیان کردووە ئەمانە ئیسیان لە بەرەوەی زەلامێ نوکتەیەگە نووسێ شتێگە نووسێ شعرێ ئەنووسێ بە حساب جنێو بە پارتیە بەتەمان بەمە خەڵک هەڵخەڵتێنن من پێم وایە هەچ کەسێ باوەڕ بۆ بکات فەقیرە و ئەمە دەورگۆڕینەوەیە دەورگۆڕینەوەی لە سوڵتەیە بەشدارن لەگە پارتیا شەریکن درێژە پێدەری ئەم سیستەمی پارتین کە پارتی حکومی کوردستانەکە و لەم لاشۆ بین بۆ هەڵخەڵتانی هەندێک خەڵکی فەقیر یان شتێگە نووسن جنێو بە پارتیان و کەسابەت بە پارتی بۆ ئەکەن هێنام شخصی خۆم پێم وایە پارتی ئەگەریکە بەڕاستی بێ منافەسی پارتی کامیلانی لەگە پارتیکا پارتی بە جنێو ناڕۆخێ جنێو چێ شەو ڕۆژ جنێی پێ بە جنێو چێ جنێو لە چێ گۆڕێ تۆ ئەگەر ڕاستکەی لە حکومەتە ئینسیحاب بکە ئەگەر ڕاستکەی لە پەرلەمانە مۆقیفێکە بێ ئەگەر ڕاستەکەی لە مەسەلەی مۆزوعی ڕفراندۆمێت تۆ مۆقیفێکی جیاوازە هەبێ جنێوان چێ تۆ لە ژێرە پارە وەرگیت و سەریمان پارە بۆ بێت و لە حکومەتا بەشداری بیت و لە کۆبنەوەکانی مەکتەب سیاسی لەگەڵ بەشداری بیت و لەم لایشتۆ دانێ لە خێزانەکەی کە لە خێزانەکەی بە حساب جنێو بە پارتی بە ئەمە پێم وابێت دەورگۆڕینەوەیە کە خەڵکی سازج خەڵکی بەسیتی فەقیر پێی هەڵەخڵەتی و باوەڕیان پێەکە من پێم وایە ئەوەی کە ئیستا پارتیەشەوە لە کوردستان ئەو جەماعەتن کە لەگەڵیانە شەریکن باشە بەڵام خەریکە چینە ناو دیوە سیاسەکەی ئەم بابەتە و بە تایبەت لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ینی ئەم هەموو کێشە و پەردبوونەی کە لەم زۆنە هەیە بە دیاریکراوی لە سلێمانی داوای نەکردووە کە بە جۆرێک لە جۆرەکان منطقی هێز بچێتە لای پارتی دموکراتی کوردستان و بەهێز دەربکەوێ من پێم وایە هەموو جارە خەڵک باسیمەکە من پێم وایە ئەم کێشم و سراع و ململانەیە کە لە سلێمانی هەیە خراپ نییە خەڵک بە خراپی تێنەگە ئەوە مانای زیندوێتی سلێمانیە مانای زیندوێتیە منطقەیە کە حیراکی سیاسیتیە کە جوڵی سیاسیتیە ئەمە زیندوێتی دەرەخاو کە ئەم جوڵە سیاسیانی ڕۆژ بە ڕۆژ دوایی ئیسفادەی لەکەی بەرهەمی لێ چێژیتەوە و دەستکەوت لێ ئەبێ ئەوەی کە پارتی بەجار هەم پێم وانێ پارتی بە قۆتە کارزان پێم وانێ ملانە ئەم ململانەیە نەغێری ئەمە نە پارتی بە قۆتکردو نە پارتی بە قۆتە پارتی لە ساسی حوتی دەنی هێناوە لە سای هەفتای خەڵکیش دەنیاوە پوینت حەود ریاضیاتیان زەربی 37 کە تقریبا لە سای 25 کات لە سای 75 خەڵکی کوردستان سەوتی بە پارتی نەیەوە بە شەرتێ پارتی سەرۆکاتی هەرێمی بەدەستە سەرۆکاتی حکومەتی بەدەستە مەلەفی نەوتی بەدەستە مەلەفی ئابووری بەدەستە بڕیاری سیاسی بەدەستە علاقاتی خارجی بەدەستە ئەنجومەنی ئاسایشی بەدەستە پێشمەرگەی هەیە خەڵک عەزێدێن معاشی هەیە خەڵک دامەزێنی ئیمتیازات دەبەخشێتەوە بەم هەموو شتەیشەوە پارتی لە سای 75 خەڵکی کوردستان دەنی پێ نەیەوە بە نیسبە و تەناسب و بە ژماری دەنەران و ژماری ئەوانی کە نەچون بۆ دەنگدان بە هەموویەوە ئەڵێم لە سای 75 خەڵکی کوردستان دەنی پێ نەیەوە بە قوتی چییە جاوار تۆ بیرکەرەوە پارتی ئەگەر ئەم هەموو شتەی نەبێ ئەم هەموو سوڵتەی لە دەستانە بێت ترس و تۆقاندن نەبێ من پێم وایە بەقەدر کۆمەڵیش دەن ناهێنێ لەبەرەوە ئەگەر سێری واقعی هەرێمی کوردستان بکە ینی پارتی چی بوێت ئەوە دەچێتە سەر ینی ئەوە بە نەتیجە سەر دەگرێت ینی با ئاوای لێ بکەم بۆچی ناتوانرێت ململانەی پارتی دموکراتی کوردستان بکە لەبەر ئەوەی کارزان لەبەرەوەی شتێک نییە بەرامبەر پارتی حیزبێکی ڕاستەقینە گروپێکی ڕاستەقینە نین بەرامبەر پارتی کە ململانەی لەگەڵا بکەن ئەوانەی بەرامبەر پارتی کێن من وەکو باسم کردەوە تو شەرەف حیزب هەیە بەتەمای بەجنێ پارتی بڕوخێنێ ئاخر تۆ عقدەی شخصی و هەیە تۆ چەند ساڵە مشکلت هەیە تۆ چەندسە کوڕی خەڵک بە کوژدەی لەبەری جنێو بیت و ئەم جنێو بەوەیات و ئەو جنێو بەسەرکردی ئەمەیادەوە ئەمە میلەت هەیە لە دنیاوا بەڕێوە بچێ بەتەمای پارتیوا لە ناوبەری ئەبێ پرسیارکیوانی بەرامبەر پارتی کێن چیتان هەیە تۆ حیزبێکە هەبێ سەریمان چاوەڕی پارتی بێ لە پارە جماعتێکە هەبێ خۆی هەیەکی هزار نقطەی ضعف و ئەو سەریان هەبێ جماعتێکە هەبێ خەریکی سوڵتە بێ جماعتێکە هەبێ کە وەکو پارتی
بێ حیزبی بنەماڵە دروستکات جەماعەتێکە بێ وەکو پارتی ڕۆژنامە نووس بکوژێ جەماعەتێکە بێ وەکو پارتی ڕێز لە مافەکانی مرۆڤ نەگرێت جەماعەتێکە بێ وەکو پارتی بەشدار بێ لە گەندەڵی جەماعەتێکە بێ وەکو پارتی بەشدار بێ لە خراپ بەڕێوەبردننی کوردستان جەماعەتێکە بێ وەکو پارتی بەشدار بێ لە بڕینی موچەی خەڵکی بەتەمای بەمە پارتی بڕۆخێ پارتی چۆن بۆ جەماعەتان ناڕۆخێت چۆن بەم گروپان ناڕۆخێ پارتی بە هێزێ ڕۆخێ بەڕاستی جیاواز بێ بەڕاستی جیاوازبی لە پارتی ئەبێ نموزەجێکی جوانی جیاواز لە پارتی پێشکەشی بۆی خەڵک معجب بێ پێ و خەڵک چۆن پارتی چۆن بەمان طبعا ئەمانە بوون بە میکیاج بۆ پارتی بوون بە زیادکردنی دەن بۆ پارتی خەڵک ئەمانە ئەبینێت پارتی لێ بە قوت بووە پارتی لێ مهم بووە ئەگەر باوەڕ کە ئەمانە نەبوونایە هەچ حیزبێکتر منافسی پارتی بووە ئێستا پارتیان شاربەدەر کردبوو پارتی ئەم هەموو سیاسەتی اقتصادی بەڕێوە ئەبا حکومت بەڕێوە بە موچەی خەڵک لە سەردەمی پارتیا براوە ئەم هەموو مەسعە ناخۆشی لە کوردستانە هەیە یەک کەس قسە ناکات بەرامبەر پارتی بۆ لەبەروی بەرامبەرەکانی هیچن کەس ناوێرێ فزت نەخێ لەبەر ئەمانە هیچن ئەمانە هەر هیچ نین هەر هیچ نین هەر هیەوە نین منافسەی پارتی بکەن باوەڕ کەیسەیەکێتی سەرۆکی حکومەتی هەبووە و اقتصاد بەدەستێکێتیە و مەلەفی نۆبێلێکێتیەوە و موچەی خەڵکیان بریا هەر ڕاویان نابوون لە وڵاتەیە وەزیرێکی تەندروستی هیەکێتیە بزانە دکتۆرە شتێکە غەڵەتیەکە چۆنە چن بەربارانیەکەن وەزیری خوێندنی باڵا هیەکێتیە بڕیارە دەرەکات چۆن لە هەولێرە چنە سەری کەچی ئەم هەموو خەڵکە ئەکوژێت ئەم هەموو موچەی خەڵکە براوە ئەم خراپەی اقتصادمان هەیە یەک کەس ناچێتە سەر پارتی بۆ لە بەرەوەی کێ بجوڵێنێ کێ بەرامبەر پارتی ئەوێرە فزە بکات ئەمانە هەمویان سەری ماوەکو مۆزەف دانیشتون چاوەڕی پارتی شتێکیان بۆ بنێرە بەس وەکو تۆڵێ ینی ئەگەر ئەمە وەزعی پارتی بێ و هێزەکانی بەرامبەریشی بەو جۆرە بن کەواتە بڵین داهاتوومان بەچی دەگا لانی کەم لە هەرێمی کوردستان چارەسەر چی ئەستە من پێم وایە ئەم حیزبە سیاسیانی هەرێمی کوردستان زۆرینیان ئەگەر نەڵم بە مطلقی و غەڵەتیش نیم ئەگەر بڵم بە مطلقی لەسەر بەڕای من لەسەر لێواری مەرگن لەسەر لێواری مەرگ نابۆی کە قسەی مناڵانە بکەم بڵێن بەیانی تیاچن نا ڕەنە بمێنەوە ڕەنە 10 ساڵی تریژمێنەوە لایانی کەم لەسەر لێواری مەرگن ئەمانە لەبەرەوەی لە ڕووی ڕوئیاوە لە ڕووی پلاندانانەوە لە ڕووی هیوا بەخشینەوە بە خەڵک مردوون ئەمانە تازە هێزێکن ناتوان هیوا بەخشن بە خەڵک نەئەتوانە وڵاتە چاپ بکەن نەئەتوان پلانیان هەبێ بۆ باشکردنی دوا ڕۆژێ میلەتە لەبەروی پێم وایە ئەم هێزانە لەسەر لێواری مردنن ئیمڕۆ بێ یا بەیانی بێ یا ساڵی تر بێ هێزی تر گروپی تر خەڵکی تازەتر دروست دەبێ ئەم وەزعی کوردستانی هەروەهی نامێنێتەوە ئەوە ڕوودەدا ینی هێزی تازە دروست بێت ینی من دڵنیام ینی ئەگەر لەبەرێمە منطقە بەدەست کەس نییە ئەگەر خەڵک وەزعی خراپێ خەڵک زۆری بۆ بێت چی بکات پەنابا بۆ اختیاری تر پەنابا بۆ بژاردەی تر بیر لە حلی ترە کاتەوە مێژوش هەروە بووە کەس ناتوانێت ڕایگرێ یعنی ئەم حیزبانە من پێم وایە کارزان ئەم حیزبانە ئیمڕۆ ساڵی 2007 لەنەوە 26 ساڵە حکمەکەن پێم وایە خەڵک غەدر لە یەکێتی و پارتی لەم حیزبە کوردیان ناکات تەواو ئەم حیزبانە ئەوەیان پێگە خەڵک بۆ شەڕیان پێفرۆشێ یعنی 26 ساڵم حیزبە کوردیانە ئاو نان کارەبا نان ئێستا موچەشان لە خەڵک بڕیوە خزمەت گوزاری نایەن وڵات نازان بەڕێوەبەرە خەڵکیش داوای باشکردنیان لێکە والله یعنی ئەمە ئەگە بە دیفاعش بکێتەوە لە یەکێتی پارتی پێم وایە خەڵک زوڵم لە یەکێتی پارتی و لەم حیزبە کوردیان ناکات لە بەروی زوڵمیان لێکن کە داویشتیان لێکن کاکە هەر ئەمنیان پێ ئەکرێ تۆ تەسەوەر کە کارزانی سە تۆ ئەچی بۆ لای زەلامی ئیشی دەستەکە بۆ لای دوکان نارێ ئەڵێ ئەم کوپەم بۆ دروستکە بۆ دروستەکە ناشرینە دوایە چیتەوە بۆ لای بۆ دروستەکە و دومجار هەر ناشینە سێمجار پاری زیاییتی هەر ناشینە ئێتر خەتای خۆتە تۆ بچیتەوە بۆ لای تاو کابرا حیا على الصلاة لی نازانێ کوب دروستکە ئیشی دەست نازانێ خەتای توێ ئەچیتەوە بۆ لێڵێ وڵاتم بۆ چاکە خەتای خەڵکە ئیستا هیوای بەیەکێتی و پارتی و بە حیزبە کوردیەکان هەڵ ئەوە نییە هیوای بۆوانە ئەبێت خەڵک بگاتە ئەو قەناعەتی کە ئەمانە لەمە باشیان پێناکەمە ئەو پڕیتوانیانە بۆ هەر هەمویان باش هەندێجار جۆمان لێ دەبێت ینی دەنگۆ هەیە لەسەرەوەی کە نەوشرا مستەفا ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان باری تەندروستی خراپە نەخۆشی خراپی هەیە وا لێک دەدرێتەوە کە هۆکاری ئەم دۆخە خراپە نەخۆشکەوتنی کاک نەوشیروانە سەرنجێکی دقیقە من هەر معلوماتش من دۆست برادرم هەیە ئەکیدمە لەو ماوەی ڕابردووشە کاکنوشانیان بینو ینی منی من بیستومە کانشان ینی سەحەتی باشە هیچ عیبی نییە ینی کەسێکە وەکو هەموو کەسێکی تر ینی ئەوەی من بیستومە بەتابەتی لەو نەخۆشی خوا نەخوازە خراپانی کە باسیەکەن باسی سەرەتانوان ناکەن من پێم وایە ئەوەی کە تووشی سەرەتان بۆ ئەم حیزبە کوردیانێ ئەم حیزبە کوردیان تووشی سەرەتان بوون و نەکبەتەکەیش ئەوەیە سەرەتانەکە بڵاو بۆتەوە لە لەشیانە زۆر چۆتە مەرحەلەیەکی ئەدڤانس پێشکەوتوو و چارەی نییە
یعنی گەشتۆتە مۆخی ئەم حیزبە کوردیانە ئەماناگە لە کاتی خۆیان فریای بکەوتنا ڕەنە سەرەتانەکان چارەسەری هەبووە بەڵام لە ئیستاە پێم وایە نەخۆشی ئەم حیزبە کوردیانە و نەخراپە کە چارەش نییە ڕەنە عیلاج وەرگرن ڕەنە هەندێک عیلاج وەرگرن تۆزێ مانەوەی خۆیان درێژ بخەنەوە بەس پێم وایە زەحمەتە دەربازیان بێ لەم نەخۆشیە ئەزانین کاکازا من کاتی خۆی دایکم ئیشی هەویری بۆ کردین یعنی کە ئیشی هەویری بۆ کردینەوە نیە تۆ لە هەویرەکەتر قاڵب هەیە شتیان بۆ دروستەکەین پێمانەوە بە سلێمانی گاڵگاڵی بەمانەوە برمە بۆمانەوە دەوە یعنی ئەنوا ئەشکال ئیشی دەستی بۆ دروست دەکردین بەس کە خوار یەک تامی هەبوو بۆ لە بروی هەمووی لێک هەویر دروست کرابوو ئەم حیزبە کوردیانەش من پێم وابێ هەمووی لێک هەویر دروست کراون بۆیە کەس ناتوانێت گۆڕانگارێکی ئەو تۆ لە هەرێمی کوردستانە بکە ئەگینا ئەگەر یەکێ جیاواز وایسە ئیشێکی جیاوازیە کرد لەبەرەوە پێم وایە بەداخەوە کە یعنی ئەمانە گەشتونەتە ئاستێکی خراپ گەشتونەتە ئاستێک کە چارەسەر بەڵام خۆ لەگەڵ ئەوەشدا خۆ هەمووان هێشتا لایەنگریان هەیە لە هەڵبژاردنەکانە دەنگدەریان هەیە وەخۆ ئەگەر سەیدی ڕێخستن و ناوەندە حیزبەکان بکەیت جا هەرێکێک لەو هێزە سیاسیانە کەمنینە و خەڵکانی کە وەلایان بۆ ئەو هێزە سیاسیانە هەیە ئەمەش ینی مەبەستم ئەوەیە کە ئەگەر ئەوەندە دەردەدارن ئەوەندە خراپن ئەم هەموو وەلا ئەبۆ سەدام لە 2023 کە ڕوخا 7 ملیۆن ئەندامی حیزبی بەعسیە بوو 7 ملیۆن ئەو کاتە عێراق غەڵەتم 26 ملیۆن بووین تەسەوەرکە 7 ملیۆن ئەندام 750,000 جێش و چەکداری هەبوو لەنەوە یەکە لە عێراقیانە نزیکی ملیۆنە چەکداری هەبوو کوان چەکدارەکانی کوان 7 ملیۆن ئەندامەکەی حیزبی بەعس هەمووی بە فانلی علاگە و شۆرتی کوردەوە لە تەلەڤیزیۆنەکان بینیمان نوێی چوارڕایان نەکرد و خۆیان تەسلیمە کرد عودەی و قوسەی کە نوێی چوار ڕوویا و عێراق بە تەواوەتی یعنی قوواتی ئەمریکی هاتە ناو عێراقەوە ماڵ بە ماڵگەڕان بۆ یەکێ جیان بکاتەوە لە هیچ شوێنە جیان نەبووتەوە چونەتە ماڵی خزمێکی خۆیان دوای ئەویش ئیخباری لێکردن و تەسلیمی کردن تۆ زەلامێ لە 7 ملیۆن ئەندامەوە لەو هەموو پارەیەوە لە نزیکەی ملیۆنێک چەکدارەوە ماڵێ نەبێ خۆتی تا بشاریتەوە بچیتە خزمەکەش تەسلیمە کات ئەوە مەسیریانە ئیستش سەدام و عودەی و قسەی قەبریان نییە یەکی لە حەجی شعبی قەبرەکانی هەڵاونێتەوە یەکێک ژەڵێ جەماعەتی خۆیان گواستیانەوە بە حساب بۆ ئەردەن و بۆ شوێنی تر لەبەر سەلامەتی یعنی واو لێبێ ئەو جەبەروتەی کە سەدام هەیبوو ئەوەی عودەی و قسەی هەموو ڕۆژێ خەڵکیان دوای خۆیانە خست و تەقییانە کرد و وەکو پێم وتی 7 ملیۆن ئەندامی هەبوو کوا قەبرەکانیان قەزافی کە گرتیان بەنعل مناڵێ بەنعلی کێشا بە دەموچاویە بەرلینی شەرقی کە وڵاتێکی گەوری وەکو ئیتحادی سۆڤێتی لە پشتۆ بوو وڵاتێکی مهمی وەکو ئیتحاد سۆڤێت کە خۆی دەوڵەتێکی پۆلیسی بوو کە خەڵک هاتە 89 هاتە سەر شەقامەکان و دیوارەکان ڕوخان ئەو دەوڵەتە گەورەی و بە ئیتحاد سۆڤێت شوێنی توانین ڕێ بە خەڵک بگرێت دیواری بەرلینیان ڕوخان ئێستامانە ئەندامی چی و شتی چیوا خەڵکێکی بەڕەنە دەستیان خۆشە بۆ مەسفینێ بەرژەوەندیەکان هەیە مەساڵحێکیان هەیە پارەیەکیان هەیە خەڵکی هەیە ڕەنە بەجددی ینی هینێکیان حیزبێ بەڵام لە ئەخیرە کە خەڵک گەشتە قیمە کە ناڕزایی خەڵک گەشتە لوتکە کە ناڕزایەکان زۆر بوو دڵنیا بە کاکاردان نە ئەندام نە پارە نە جێیش فریاد ناکەوە ئەسڵان ئەگەر یارمەتیم بێ من پێم وایە بەشێک لەم ڕژێمانە چ ڕژێمی عێراقی بێت چ ڕژێمەکەی هەولێریا سلێمانی بێت بەشە لەم ڕژێمانە لە مەرحەلەیەکە وایان لێ خۆیان لەناوە بن زۆر جار بۆ نەزەرەی دووەمم کە نظامی خۆی لەناوبەر یا لە جەماعەتی خۆیان لەناوبەرن سێشتی پێویستە یەکەم ململانی و ناکۆچی کە بەداخەوە هەمانە دووەم چەکیان بەدەست بێ کە بەداخەوە هەیەە سێم عەقڵ غایب بێ کە بەداخەوە هەمانە ئەم سێ هۆکارە بەسە بۆ ئەم هێزانە خۆیان لەناوبەر ڕەنە هەر زۆر جار پێویستیش بە خەڵکی نوێ و شۆڕشی نوێ و جەماعەتی نوێ نەبێ ئەمەی کە ئەمانی کەن لە پێشکەشکردنی نموزەجێکی خراپی حکومڕانی لەوەی کە 26 ساڵام خەڵکە فەقیرا چەوسێنەوە لەوەی کە نیانتوانێت بەسیترین خزمەت گوزاری بۆ خەڵک دابینکەین سەش خەڵک ڕاکا بە دوای نەوتە آخر نازانین ئینسان خۆ شەرم ناکات یعنی ئیسێش دوای 26 ساڵ حکومڕانی کوردی خەڵک نەوتی دەست نەکەوێت کارەبای نەبێ یعنی بە تەمان تاکەی بڕۆن بە تەمان تاکەی بەردەوام بن باش شتێک نووسی بوو لەسەرەوەی کە ئەم هێزە سیاسیانە و ئەمانە دەتوانن خەڵک بکوژن بەڵام ناتوانن دڵی خەڵک بەدەست بهێنن بەبەستە چی بوو لەو نووسراوە وای تاوانەوە ئەو ڕۆژە بوو کە ڕاستکەی ئەو مۆزعی فەراتفیڤال لە هەولێر ڕوویا بەڵام ڕەفتیشی بە خۆشمانەوە هەیە تۆ دیقەتی بە ئەم هێزە کوردیانە ئەم حیزبە کوردیانە بەردەوام ئەگەر ڕقیان لە زەلامێ بێ کوژن ناتوان بچێونە ئازابێ قەنەعەت بۆ بکە چێ ئیکرێت ئیسە بەشێکی زۆری بەداخەوە چ لە سلێمانی چ لە هەولێریش
ئەوانەی کە ڕۆژگارە خۆیان بە ڕۆژنامەنووسی ئازاوە بە سەحافی ئەهلی و بەڕێکخراوە بەمان نازانین سەر لەژێر ئەم پارە وەرەگرێن نووسەر هەیە پارە وەرەگەهینە تاوان لەگە ڕێز حکومەتمان بەشێکی ئێنا ئەکید خەڵکی ئازا و خەڵکی مردماوە ینی لەبەرەوە ئەوانە یاچن ئەتوانن خەڵک بکوژن ناتوان دڵی خەڵک بەرنەوە ئەتوان خەڵک بەکرێ بگرن ناتوانێت دڵی بێتەوە وای دەکە احترامی بگرێ ئەتوان سەرانە لە خەڵک بسەنن ناتوانە خۆی پارە پیاکە مەقسەم وەیە ئەوەی کە ڕەبتی بە عەقڵەوە هەبێ کارزانەوە یەک تۆز عەقڵی بوێ بیرکردنەوەی بوێ ئەم هێزان لی نازانن ئەوەی ڕەبتی بە چەک و بە خەڵک کوشتن و بە لێدانەوە هەبێ لێزانن تۆ سیستەمێ ڕژێمێ ئەوە وەزعی بێت ئەو عەقلێتەکەی بێ چۆن بەتەمای وڵاتەمان بۆ خۆشکات چۆن بەتەمای وڵاتەمان بۆ بگۆڕێ چۆن بەتەمای مناڵەکانمان مناڵەکانمان بحەسنەوە لە سێبەری ئەم ڕژێمەیە هەر بەڕاستیەوە بۆ من پرسیارە ینی تۆ ناترسی بکوژری ینی ئەم قسانە توزانم ئەم سەرنجانە و هەندێک جار هەندێک تەحەدات هەیە بەرامبەر بەو هێزانی کە ئەیانەوێ شتێک بە زۆر بە تۆ بکەن یان توزانم تەدەخولاتێک لە ئیش و کارتا بکەن ینی قەدەم ترست بۆ دروست نەبووە بکوژرەی هەوڵی کوشتنت بدەن کە دراویشە لە پێشترا تۆ ئیشەڵا 100 ساڵ عمر بێ ئیشەڵا ڕەنە خواستە تۆ ڕۆژێ لە پێ من معدەل وا بیرەکەمەوە یعنی ڕەنە تۆڕ من پێم وایە ئەڵێم ئینسان جاری وایە منە ئەترسێ منە حەزەرەکە لە پڕەچی سیارەیە دەعمەکە ئەمری نە ئازایەتێکشی کردو نە جورئەتێکشی کردو ئەیژمری ئەژنان بەچی مرەڵە بە دامی سیارە مرد دانەیتر لە پڕ خوا نەخواستە تووشی نەخۆشیە بێ ئەمرێ من پێم باشە کەم بژیم بەڵام مردانە بژیم وەگلۆی زۆر بژیم و بەسەر شۆڕی بژیم بۆی بێمەوەقفی بژیم من پێم وایە ئینسان هەرمرێ ئەو فەدری کەمری مردانە بژی و ئەوەی کە لە دڵ تابوو بیڵێ لەبەرەوەی لە ئەخیر ئەمری من کە مردم 20 ساڵ بژیم 100 ساڵ بژیم خۆ کە مردم تاو چاومدا ئەخرێ و چوزانم چەند ژیاوم مهمەوە ئەو فەتی کە ژیام شتێکی ئەو تۆم کردوێ کە بۆ چواردەورەکەم بەجێ بێڵم دڵنیام لەمەدا مەسەجیشت هەیە ینی کە دەتەوێت ئەم ئیرادەیە هەبێ ئەم هەبێت حەزەکەم ینی وەش بزانم بۆ چێە ئاراستی چی دەکەی دەتەوێت چێ لەمە بگا کاکارزان خۆی ئێمە لە وڵاتی ئێمە جاری ترش باسم کردێتەوە گەر بێ عادە نەبێ بە داوای لێبرنەوە لە بینەرانیش جارێک تر ئێڵێمەوە بەردەوام لە تاریخی کۆن و تازەی میلەتی کوردیشە بەردەوام خەڵکانێک هەبوون دەوڵەتە داگیرەکەکەدایان کاتون یعنی لە کەرامەتی تاکی کوردیان ناوە لە شخصێتی تاکی کوردیان ناوە خەڵکیان بێهیوا کردووە خەڵکیان چاولەژێر کردووە بەردەوام خەڵکیان کردووە بەردەوام بەشێکی کوردیان کردووە بە دوژمنی بەشەکەی تری بەعسیش بە هەمان شێوە گەر دیقەتی لە جای ترش باسم کرد 350 مستەشارمان هەبوو لەسەر وەرەق هەموو مستەشارە سێ فۆجێ و فۆجێ بۆی هەبوو 500 کەس ناو نووس بکە یعنی نزیکەی 9 ملیۆن جاشمان هەبوو دژی برا کوردەکانی ترمان بوون بەداخۆ لە دوای یەکیشەوە یەکێتی پارتیاتون هەمان استراتیژیەتی دژمنی کوردیان پەیڕەو کردووە کە بەوەی ئەچن خەڵگەکڕن وەلای خەڵگەکڕن نەک خەڵک ئازاکەن حەزەکەن خەڵک بە پارە ئیشان بۆ بکە نەک خەڵک بەدڵ ئیشان بۆ بکە حەزەکەن خەڵک بێ هیوا و بێ شخصیت و خوانە خواستە مناڵم ئەوان هینەکەن بێ ئیرادە بن نەک خەڵک خاوەن ئیرادە و داوای مافی خۆی بکە هەمان غەڵەتەکانی دژمنانی کورد دووبارەکەنەوە زەلامە بیوێ تەعین بێ بچێ وەرەقەیەکی حیزبی بەرێ بیوێ بزنسێکی هەبێ بێ بچێت تەکلیف لەوان بکات ئەمە وای کردووە کە خەڵکی ئێمە بە جۆرە لە جۆرەکان زەرەر گەشتۆ بە شخصیەتی و بەردەوام بە جۆرە سەری خۆیەکە کەسیقی بەخۆی نییە من حەزەکەم هەر منیش نیم چەندین خەڵکی تری ئیسێش ئازا هەیە لە هەرێمی کوردستان لە هەولێر لە دوهۆک لە سلێمانی هەڵەبجە کەرکووک لە ناو هەموو حیزبەکانە بۆ معلومات لە ناو یەکێتی لە ناو پارتی گۆڕان یەکگرتو و کۆمەڵ هەموو حیزبەکانی تر باوەڕکە یەک دنیا خەڵکی ئازامان هەیە یەک دنیا خەڵکی بە موقیفمان هەیە بۆیە منیش وا قساکەم بۆیە لەگەڵ هاوڕێیانمان لەگەڵ خەڵکانی ترە خەڵک وا لێ بکەین کە نەترسێ کە بیژمری طبیعیە چییە شۆڕشی فەڕەنسی ئەو وڵاتیان توانی بگۆڕن بۆ شەهیدانی کە هەیان بوو شۆڕشی جەزایری کە پیاڵە ملیۆنە شەهید بۆ شەهیدانی کە چێ با ئێمەش بە هەزارشمان بکوژێن ئەگەر فەرەز ناکوشتیشانی با 10,000شمان بمرێ مهم وایە خەڵک بڵێ نە بۆ ئەوەی ئەمانە مەجبور بن وەزعی خەڵک باشکەن زۆر جار لە دروستبوونی ئەم دۆخانە داوای کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە یعنی بە تەنها تەرکیز دەکرێتە سەر هێزە سیاسەکان سەر حیزبەکان ئەی بەرپرسیارەتی خەڵک ینی بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان خەڵکیش ناچێتەوە ناو ئەو بەرپرسیارەتی بەرناکەوێت کە ئەم دۆخەی دروست کردووە چونکە بە نەتیجە ینی وەکو پێشووتر بە جۆرێکی تر ئەو پرسیارم کرد کۆ حیزبەکان کێن خەڵکێک نییە وەلای بۆیان هەیە و دەنگیان دەداتێ و تەبەنیان دەکە کاکارزان خۆی دوو بەشە بێگومان خەڵکیش بەشێک لە مەسئولیەتەکە هەڵەگرێ کەیسە هەر حکایەتێکی کۆنە بۆ گەڕم بەداخەوە کە ئیشەڵامە کوردستانی وادارنوێ بەڵام بەش یەکەمیان تربەویە ئەم حیزبانە خەڵکیان وا فێر کردووە ئەمە نەکبەتن ئەم حیزبانە
سبێنە بەرامبەر دوژمن ژاوای لە زەعیفە بین بەرامبەر دوژمنش قسە ناکەین سبێنە خوا نەخواست ئەگەر وەزعی کوردستان تێک چێت تورک بێ حکومان کە هەر قسە ناکەین عەرەب بێ حکومان کە هەر قسە ناکەین فارس بێ حکومان کە قسە ناکەین ئەم حیزبانە وایە لە ڕووی تربیەوە لە مەکتەبەکانە لە زانکۆکانە لە مزگەوتەکانە خەڵکیان فێری ئازادی کردا خەڵکیان فێری ئەو کردا کە خاوەنڕەئی خۆیان بوون نەک ئەوەی کە خاوەنڕەئی خۆی بێ لێی بن نەگەوەی خاوەنڕەئی خۆی بێ بزنسێکی بێ بچنە سەری نەگەوەی خاوەنڕەئی خۆی بێ هەوڵ من ئیفلاس کا و ڕسوا بێ نەگەوەی خاوەنڕەئی خۆی بێ بچن معاشەکانی ببڕن لە دایرە و لە حیزبەکانە نەگەوەی خاوەنڕەئی خۆی بێ بچن لێی بن و چقاوەس و خەڵکی هین بنێنە سەری و عەزێتی بن باشە بەشی دومیشی ڕاستەکەی بەداخەوە کام لایەنە تەربیە نەبووە حیزب نەیکردووە حکومەت نەیکردووە خەڵکیش خۆی بدوێنە دوێ تەحملی بەشە لەمان ناکەن من نمونەیەکە بۆ گێڕمەوە کاتی خۆی پاشایەکە بووە خەڵکەکەی هیچ هەچێکی کردو هیچیان نەوتووە وتوێتی زەریبیان لەسەر دابنێن سیرەکە هەر خەڵک هەر قسە ناکات دوای وتوێتی زەریبەکان لەسەر بکەن بە دوو ئەونا چوار دەوری پاشاکات و توێتی قوربانیان ئێمە قورسە خەڵک قوڵی ناکات توێتی قەینا بیکە بە دوونا زەریبیان کردو بە دوونا سری کردو خەڵک قسە ناکات دوای پردێ هەبوو پیای پەڕیونەتەوە وتوێتی لەو پردێش زەریبیان لێ بسەنن جگە لە زەریبەی کە دووەکەی لیانە سەنێ کوڕەوتیان ناخەن قوربانەمار زۆر قورسە قوبڵی ناکەن وتوێتی تۆ بیکە لە پردەکەش هەچی پەڕێتەوە زەریبی تریان لێ سندیەوە دوای سری کردو خەڵک هیچ ناڵێ ئەم جارە توێتی لە پردەکە پڕێ و شەقیشی تێڵەن و زەریبەکەشی لێ بسەن هەموو زەلامە شەقشان تێڵا و زەریبەکەشان لێت وتی ئاخ قوربانەمە بکەین بەخوا ڕوخێن یەنە سەرمان کوڕەوتی تۆ بیکە چون کردویان لەمە لە زەریبە دووقاتەکان لە خەڵک سندووە زەریبەی پردەکەشان لێ سندووەکی شەقێکشان تێڵاون کە لە پردەکە پڕێنێتەوە وەڵام ماوەی ئەمە بەردەوام بۆ لە پڕ خەڵک کۆ بۆ هاتنە سەر پاشا سەر پاشا دڵی خۆش وتێرە وەڵاو شکر ئەخیران خەڵک هاویانی تەزاوڕات دروست بوو هاتوونتیان جەنابی وتیان قوربان تۆ زەریبە لەسەر دانان خۆیان زەریبەمان نەبوو قسەمان نەکرد زەریبەکە کرد بە دووقات قسەمان نەکرد زەریبەی پردەکە و دانا قسەمان نەکرد بەر شەقیشمانی قسەمان نەکرد بەڵام قوربان معقول نییە تو ئەم هەموو خەڵکین یەک کەس داناوە شەقمان تێڵێ ئێلانی کەم هەژنۆ کەس بێنە لەبەری سەرە ئەگرین زۆرمان ناڕزاتەکان بۆ ئەو بۆی کەس هەژنۆ کەسدان لەبری کەسێ بۆی زۆر لەسەر پردەکە نەوەستن کورد میلەتێکی ئازایە لە پێش لە دایک بوونی منەوە میلەتێکی ئازا بووە و حکمی سەدامی قوبوڵ نەکردووە هیوادارم لە هەرێمی کوردستان ئەم هەموو ناحەقیان کردووە ئەم هەموو خەدەماتەمان کە نییە معاشی خەڵکیشیان بڕیوە ڕۆژە لە ڕۆژان لە مەرحەلەیەکە هیوادارم کە خەڵک لە حەقی خۆی بێتە دەست کاکاردان چەند جاری ئەوم باس کردو من نایکەم بمنێت من وەزعی خۆم لەخوا بە زیادە باشم ئیسێژە توانمی هەمە هەر بیفرۆشم و بچمە دەرەوە حتا قەتێم نەکەس شەڕەشەم لێەکە نەکەس زێوێ بمکوژێ نەکەس عەزێتمە ئەی فرۆشم بە 100 ملیۆن نییە بە 50 ملیۆن دلار بە 50 نییە بە 20 ئەچمەی فرۆشمە چمە دەرەوە وێلاکرم و لەگە ماڵی مناڵی خۆما و لە دەرەوە ئەژین و بۆ خۆمان ڕائابێرین و خەریکی گەڕین بەڵام من کە ئەمە ئەەکەم یەکێکە لەو پرسیارانی زۆرچین کات لێشتەکەیان بەڵێ باوەڕکە کاکاردان لەبەر خاتی خۆم نییە من هەستەکەم چەند جارێن باس کردەوە کە ئەچمە دەرەوە وڵاتان نایبینم خەفەتە خۆم دڵم جانەکە کە میلەتەکەی خۆمە بینم لەسەر ئەم هەموو کانە ئاڵتونە دانیشتن خەڵک وایەژی من باوەڕ کە ئەگەر بمزانیە ئەم وڵاتە ئەم پارەی من هەمە بەس چەند کەسێ ئەیان بێت و بەهۆی دزیەوە بەزتوان پاریان هەبێ گوێم نەئەیە بەڵام من تەئکیدم ئەوەی سەروەت تایە ئەم وڵاتە هەموو جارە وتۆ بەس یەک کەسی عاقڵ هەبێ عەقڵێکی باشمان هەبێ حکمی وڵاتەکە هەموو هاوڵاتێکی ئەم کوردستانە لە من خۆشترەژی لە منش وەزعی باشترە بێ ئەمەی کە ئەیکەم حەزەکەم شتە بکەم بۆ وڵاتەکەم حەزەکەم شتە بکەم بۆ چواردەورەکەم پێم ناخۆشە مناڵی عایلەیەک نەخۆشیەکێ بێ نەتوانێت چارەسەری بکە یەکێکتر بە دڵی خۆی نان نەخوا یەکێکتر بە دڵی خۆی سیارەیەکی نەبێ یەکێکتر بە دڵی خۆی ماڵێکی جوانی نەبێ یەکێکتر پاسپۆرتێکی محتەرمی نەبێ هاوڵاتێکی محتەرم نەبێ بچە سەفەرکە بگەڕێ دنیا ببینێ کە ئەمانە بینم لە دڵەوە دڵم جانەکە پێم وایە پارە هیچ نییە من بیش کوژێن بە خەیاڵمان نایە حەچیشم لێکن بە خەیاڵمان نایە مهمەوەیە ئەم فەترەی کە ئەژیم لەخوا بەزارەتوانیمان پشتیوانی میدیایەکی بە قوت بکەین چەند ئیشێکمانەیە حەزەکەم لە ڕێی خۆمەوە لە ڕێی ئەم وەساتی کامانە تەسیرمان هەبێت لەسەر خەڵک بۆی خەڵک چۆن چاوکراوە بۆ زیاتر چاوکراوە بێ هۆشیارتر بێ داوای مافی خۆی بکە بۆی بەشم خوا بکە ڕۆژە بڕۆژان تەسیرمان لەسەر ئەم ڕژێمانە هەبێت کە لە هەرێمی کوردستان هەن بۆی هەوڵ بین وەزعی وڵاتەکەمان باشتر بێ باشتری بکەین تاوەکو خەڵک خۆشتر بژی ئەوە هیوایەتی منە ئاواتی هەستت کردووە یعنی کاریگەری هەبوو بێت نەتیجەی هەبوو بێتەوەی کە هەوڵی تۆ بوو ئەوەی کە هەوڵت بۆی داوە با بڵێ بێگومان کارزان تەسیری هەیە ئەوەی کاڵێ قسە تەسیری نییە لە دنیا تێ نەگەشتووە لە قووەتی قسە تێ نەگەشتووە بەڵام ئەم تەسیرە پرۆسەیەکی خاوە ئەمە ئینقلابێکی عسکەری نییە شۆبیت و نظامەکە بگۆڕیت و بەیانی هەموو شتێ بگۆڕی ئەمە کارکردنە لەسەر عەقڵ لەسەر بیری خەڵک لەسەر هۆشی خەڵک وردە کاریە بێ
لایانی کەم ئەگەر ئێمە نەتوانین بۆ ئەم 5 ساڵی داهاتوو بیکەین با بۆ 10 ساڵی تر بێ قەیچەکە با 10 ساڵی تر مناڵەکانمان خۆش بژین گوناحە خۆی ئێمە چی زەرەرەکەین با هەوڵ بین باگە خۆشمان نەمانتوانیەوە خەڵکێکە خۆشی ئیستنی توانی خۆش بژی با کوڕ و کچە گەنجەکەی خۆش بژی با کوڕ و کچە گەنجەکەی لە زانکۆیە بن کە حرمەتی ئێمە و فێری شتێ بێ لە مەکتەبێ بخوێنێ کە فێری شتێ بێ بگەڕێ تۆز لە دنیا بینێ بە دڵی خۆی شوێنێکی نیشتەجێبن و بیمەیەکی تەندروستی و ژیانێکی خۆشی هەبێت ئەگەر بۆ خۆشمان نەبێ هەندێک خەڵکی ئەم ڕەنە تەمەنی لە من کەمتر بێت زیاتر بێت بڵێ من فرێ من ناکەوێت با فرێ مناڵەکانمان بکەین فرێ مناڵەکان بکەین پێم وایە هەر تەئسیری هەیە و دڵنیاژ بە تەئسیری هەیە باشە من دیارە چەند کۆمنتێکم بۆ هاتووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پیجەکانی NRT لە تۆڕە کۆمەڵایەتەکان یەکێک لەو کۆمنتانە تاریق نووسیوێتی بۆچی ئەوەندە دژایەتی کاک شاسوار دەکرێت دژایەتی دەکرێت ینی ئەلحەق وەڵای تر قەناتەکەی ئێوەیان سووتاندووە تەقیان لێ کردووم ئەو تا هەموو ڕۆژێ هەر ڕۆژە و ڕۆژێ چنە سەر چاویلان ڕۆژە خەڵکمان لێ کۆکەنەوە ڕۆژێ شدە سووتێنن ڕۆژێ لێو بینایە و تەجاوزە ڕۆژێ لە جادە سەیەکە ڕۆژێ لە جادە سیەکە ڕۆژێ لە ئێمە حەوشەکەی خوارە ڕۆژێ لە باخەکە وا ڕۆژێ لە دارتان تێگاوە ینی تاوان بێگومان ئەم دژایەتیشتانە کرێ پێم وایە دوو سەبەبی بەسیط هەیە بۆ کاکە تاریق یەکەمیان لەبەرۆی لەم وڵاتەیە هەج بازرگانێک لەگەڵ ئەمانەیە بێت سەرانەیان باتێ پاریان باتێ چاوی خوانی لێ خافڵەکەن ئێستا لە کوردستانە پێم بڵێ ناڵم تەوان بە مطلقی هەموو جارە باسم کردێتەوە بزنسی بچووک هەندێک جار پیاوی ئازا ئینسانی ئازا هەڵەکەوێ کە ملنایەت بە تایبەتی لە بزنسە بچووک و شتەکانە زۆر گوێنانی سەمانە فێری نەوتبوون ڕەنە گوێنێنە هەندێک ئیش بەڵام بەگشتی ئەمانە هەچ کەسە پاریان باتێ مەساڵحیانە بێ لەگەڵیا هەموو کوردستانیش هەڕاج بکە هەموو کوردستانیش بسووتێ هەچی داری کوردستان هەیە بیسووتێنێ یەک کەلیمە قسە ناکەن ئەم هەموو کۆمپانیایەمان هەیە کە من حەز ناکەم نایان بەرم خەڵک خۆی ئەیان ناسێ کوێ باسییانەکە ئادەی نای دوو دەوڵەمەنی ترم پێ بڵێن لە کوردستان ڕۆژە کەسێکتان بینیوە پارەی خەڵکە خۆن لە بانک باسی ناکەن لە بازار پارەی خەڵکە خۆن باسی ناکەن لە خان و شوقە پارەی خەڵکە خۆن باسی ناکەن لە مەشروعی تر پارە لە خەڵکە ڕوتێنەوە باسی ناکەن لە هەزار مەجاالە پارە لە خەڵکە ئەسەن کەس باسی ناکە بۆ باسی شاسوارەکەن لەبەرەوەی من نەیان کەم بە شەریک نەسەرانیشیانێمە ئەمە نقطەی یەکەمە نقطەی دووەمیان ڕەبتی بە شێوازی بیرکردنەوەی من هەیە من هەموو جارێ ئەواڵم ئەگەر من سەرکەوتوو بم وەکو گەنجێک وەکو کوری پیاکی کەبابچی کە لە ناوبازارە بووم خۆم پێگەاندووە و هاتووم توانیوە لەم کوردستانە جێ خۆم کەمەوە ئەگەر من سەرکەوتوو بم و خاوەن ڕێی خۆم بم و من نێم بۆمانە سەریان بۆ شۆڕ نەکەم ئەوە سبێنە گەنجی تر خەڵکی تر چاو لێەکەنەوە ئەمان دژی ئەو مەبدەئەن دژی ئەوەن کە من بم بە نمونەیەکی سەرکەوتوو بۆ خەڵکی تر ئەیانەیە من ڕسوا بم من ئیفلاس بم من بمرم من نەمێنم بۆی بڵێنەها ئەوەی لەگەڵ حیزبانە بێت چی لێت هەدەفەکانەوەی ئەمە تەڵان جگەلەوەی کە جەنابتان نەزانێمە پشتیوانی میدیایەکی ئازا و بوێری وەکو NRT-ەکەین NRT عەربیتان هەیە ئیسەکە لە هەموو عێراق خەڵک شانازی پێوەکە هەموو کوردی شانازی پێوەکە هەموو عەرەبێ خواخوایت لەو قەناتە دەرکەوێ نەهجی ئەم کەناڵەکە خەڵک وشارەکاتەوە خەڵک هۆشیارەکاتەوە هەموو شتێ لە هەموو کونێگە هێنێتە دەرەوە ئەمەش هۆکارێکی ترە لەو هۆکارانی کە خواخوایان نە من بمێنم نە کەناڵەکانش بمێن زۆر سپاس بۆ شاسوار عەبدولواحید خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالیا سپاس دەکەم کە ئەم شەو میوانی تاوتوی خۆش سپاس دەکەم ئازانێ نارتی سپاس بۆ ئێوەش تا بەرنامێکی دیکە هەر شاد تاوتوێ بە سپۆنسەری لاڤەرج لە عێراق فاروق هۆڵدینگ کۆمپانیای دارالمولکی بابان